بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوتان لەبێ. پاش نزیکەی ساڵێک دابڕان بەرنامەی دەرەوی یاریگا هاتەوە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. وەگەوەی پێشتریش ئاماژەمان پێکردووە کە یەکەمین بەرنامەی دەرەوی یاریگا باسکردن دەبێت لەسەرەوەی کە ئایا کێشی کاری وەرزشی بکە یاخود ئەو کەسانە چێن دەبێن کە بەردەوام لەسەر یاریەکانی تۆپی پێ قسە بکەن و بۆچوونی خۆیان هەبێ. ئایا ئەو بەربڵاوی کە لە هەرێمی کوردستانە دەبینین کە زۆرێک خۆیان داوەتە دەست ئەم بابەتە ئایا ئەمە ڕاستە یاخود کارێکی هەڵەیە کە بێگومان کەناڵە جیهانیەکانیش و کەنە میدیا عەرەبیەکانیش چەندین دەموچاوی جیاواز لەو بارەدا بەکارێنن چ لە ئاستی یاریزان بێت چ لە ئاستی ڕۆژنامەنووس بێ چ لە ئاستیەوەی ڕایەنەرێک بێت. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری کۆمەڵێک میوانی بەڕێز و خۆشەویستمان کردەوە نیشارێکە لە دکتۆر نازم جەبار کە پرۆفیسۆری یاریدەر لە زانکۆی سلێمانی هەروە خاوەنی بڕوانامەی ئەی لە بواری ڕانار دکتۆر جامە خەراتنی جەنابێکم. زۆر سپاس. کاگە ڕاستکاوە کە خاوەنی بڕوانامەی زانستی وەرزشیە لە زانکۆی قەزوینی ئێران هەروەها شیکەرەوەی وەرزشیشە کاگە ڕاست بە خەراتنی جەنابی شێکەم. کاگارام شێخ مەحموود خوێندکاری ماستەر لە زانستی ڕانار لە هەمان کاتدا یاریزانی تۆپی پێیە. کاگاران بە خێراتنی جانابی شێکەم میوانە بە ڕێزەکانیشم لەملاوە بە خێراتنیەوە شەکەم سپاسی ئامادەمونتانەکەم. دکتۆر حەزەکەم سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم وەکو پرۆفیسۆرێکی یاریدەر لە زانکۆی سلێمانی هەمووەکو خاوەنی بڕوانامەی ئەی لە بواری ڕانان دەمەوێت بزانم ئایا شیکەرەوەی وەرزشی یاخود شیکاری وەرزشی لای تۆ چ واتایەکی هەیە؟ بەنسبەت شیکاری وەرشی ئێمە دێنە سەر کەسەکە سەر ڕاگەیانەکە سەر ئەو کەناڵی کە بۆی لێی شیکاری ئەکات ئەگە پێناسەیەکی بکەین شیکاری وەرشی چی ئەکات واتە خوێندنەوەیەکی هونەریە بۆ ئەو یاری کە هەڵدەسێ بە بڵێن شیکردنەوەی لە ڕووی تاکتیکی لە ڕووی نەفسی لە ڕووی کارامەیی واتە ئەبێ خوێندنەوە کە لە ڕووی جەستەیی یان توانای جەستەیی ئەبێ خوێندنەوە بۆ ئەم حاڵەتانە بکات. ئەمە بڵێن ئەتوانین پێی بڵێن ئەوە شیکارێکی وەرشی ئەکات لەم بابەتەیە. اینجا چەند هۆکارێک هەیە بۆ ئەوی کە ئەو شیکارە سەرکەوتوو بێ لەو شوێنەیە کە بڵێن بۆ نوێی سە لەم بەرنامەیە کە بمێ سەرکەوتوو ئەبێ جەنابە وەکو مزیع وەکو پێشکەشکاری بەرنامە ئەبێت تو چەند مواسەفاتێک لە جەنابتا هەبێ بۆی من بتوانم سەرکەوتوو بم لە بەرنامەکە یان بتوانم ئەو زانیاریانە ئەو داتانەی کە لای منە بگا بە خوێنەرەوە بگا بە جەنابشێ یانی بۆ نە کەناڵەکە چ کەناڵێکە کەناڵێکی تایبەتە یان کەناڵێکی ئەوەیە بڵێن گرنگی بە وەرزشکەمە یان زۆر گرنگی بە وەرشەیە یەکێ لە حاڵتانە وتمان موزیعەکەیان جەنابە پێشکەشکار یەکێ لە حاڵتان ئەو ئەدەواتانی لەژێر دەستی شیکارە چی ئەکات چۆن شیکاری ئەکات لە دنیای وەرشە هەمومان نەزانین بە بەرنامە ئەەکەی کۆمەڵێک بەرنامە هەیە بۆ بەرنامانە ئەتوانن بیکەن لەگەڵ ئەوەش ئێمە ئەومان لەبیر نەچێ لە ئاستی شخصی کەسەکە ئەوەی کە بڵێن شیکاریەکە بۆ من قسە بۆ جەناب دەکەم ئەبێ بزانم چۆن ینی مؤهلاتی ئەو کابرایەت چییە لە ڕووی زانستیەوە ینی لە ڕووی وەرزشیەوە ئایا یاریزانی تۆ پێ بووە ڕاهێنەرە چ پلۆپۆستێکی لە وەرشیان چ پلۆپۆستێکی بۆ لە پێشترە خاڵێکی تر باگراوندی ئەو کەسە لە بواری وەرزشە ینی ئەو باگراوندەی چییە چۆن ئەو باگراوندەی هەیە ینی ئێمە کەسەکان کە هەڵە بژێرین بۆ بەرنامەکانیان بۆ شیکارەکان ئەبێ ئەو کەناڵی کە هەڵی بژێن بزانێ باگراوندی ئەو کەسە چییە خاڵێکتر ئەوەیە ئەزمموی ئەو کەسە چییە یان چەندێک بۆ کەناڵەکان قسەی کردو چەندێک توانێت قسە بکە ئەمە لە بواری ئەوەی کە بڵین ئەو شیکارە چی بێ ئەگە بێنە سەر بواری کەسەتی کەسەکە یعنی زمانی قسەکردن یەکێکە لەو هۆکارانەی کە زۆر گرنگە بۆ شیکاری وەرشی کە بتوانێت ئەو قسانە بگەێنێ بۆ لە ڕووی جلوبەرگەوە ینی ئەمانە هۆکارن کە بڵین کە بینەر چاوی تێرکە یان بیبینێکە ئەم بڵێن ئەتوانین بڵێن شیکارێکی وەرشێ دووەم قەناعەت یان شێوازی قەناعەتکردن بە بەرامبەر یعنی ئەو بیسە بۆ ئەم بینایی کە بەرنامەکەمانە بین قەناعەت بە قسەکانی من کەن یا قەناعەت بە قسەکانی کاگەوراجکەن یا قەناعەت بە قسەکانی کاکە ئارامکەن ئەوە بۆ ئەوەی بتوانیت تۆ کە تۆ ئیسا هەمومان کە بین سپۆرت ئەبینیان کەناڵێکی سکای سپۆرت ئەبینیان ئەو کەناڵانی لە جیانەکە باون سیرێکی سێری ئەو شیکارانەوەکی قەناعەت بە تۆ ئەکەن یعنی تۆ لە خۆتەوە قەناعەتیان پێکی یان بۆ چکە شێوازی مامەڵەکردن لەگەڵ بینەرە شێوازێکی ستانداردە یان شێوازێکی بڵێن پرۆفشناڵەیە کە ئەتوانن زانیایی داتا بگەین بە تۆ ئەمە کۆکەیتەوە لە ناو بەڵێناسەیەکی کورتا بۆ شیکاری وەرزشی
کۆمنتی تۆ چیە؟ ئەبێ بڵین کەسێکی وەرزشکار و متابعەکار و لەگەڵ ئەوەشە زمانێکی پارا و لەگەڵ ئەوەشە شخصێتێکی بڵێن دەرکەوتەیەکی تەواو لەگەڵ ئەوەشە بتوانێت داتا و زانی تازە بە بینەربا و لەگەڵ ئەوە بزانێت سیستمی یاریکردنی تیپی بەرامبەر هەردوو تیپەکە چۆنەوە لە سەر خەتەکان قسە بکات و بتوانێت قەناعەت بە بەرامبەر بکات. زۆر باش ئەو دواتری نۆسەری و قسەی زیاتری لەسەرەکەین کاگەوراز ئەگەر بێمە لای جەنابەت هەمان پرسیار دووبارە بکەم و ئەگەر پێناسەیە بکەین بۆ شیکاری وەرزشی کە لە ئێستەیە پێناسەکان جۆرا و جۆرن با بزانم پێناسی تۆ بۆ شیکاری وەرزشی چییە؟ بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان سوپاس جارێکی دیکە لەم یاریگا تازەیە لەگەڵ ئەم براو ئەم هەڤاڵانەیە کۆمانە کردەوە. تەبیعی ئەگەر سەیری شرۆڤە و ژیانی یاری تۆپی پێ بکەین هەمومان دەتوانین ئێستا بەهۆی وەسیلەکانی ڕاگەیاندن و ئەوەی ئەو ژیانەی کە لە ژیانی گلۆباڵی ژنۆ شتانی پێوتری هەمومان دەتوانین زانستیانە خۆمان پرۆفیشناڵ بکەین و هەر هیوایەتێکمان نەبێ لە ڕێی خوێندنەوە و نووسین و بڕوانامەکانەوە ینی پەرەی پێ بدەین. تەبیعەوەی کە من بینیمە و زانیمەوە بە دوواداچوونم بۆ کردووە و بەوەشی کە ئەو ئەزمموی 6 ساڵە لە کەناڵەکانە هەم بووە مەسلەی بوون بە شرۆڤەکار یا شیکەرەوە یا چاودێری وەرزشی ینی پەیوەست نییە بە کەسێکەوە کە وەرزشکار بێ یاخۆت ڕاهێنەر بێ یا بۆ منە کەسێکی ڕۆشنبیری بێ ڕۆشنبیر بێ یا کەسێک بێ بۆ منە لە ناو کۆمەلگادا کەسێکی ون بێ ینی زۆر ڕۆڵی نەبێ بەڵام ئەتوانێ بە هۆکاری خوێندنەوە و وردبینی و بەڕاستی دروستکردنی پاشخانی زانیاری و دواتر لەگەڵ ڕۆشتنی ڕووداوە کانی وەرزشە ئەتوانێت خۆی پێ بگەێنێت بێتە کادرێکی پێشکەوتوی ینی وەرزشی بەڵام دووشت هەیە نابێت تێکلایی بکەین. ئێمە شرۆڤەی هەواڵ لەگەڵ شرۆڤەی تاکتیشی تۆپی پێە دوو لایەنی جیاوازن. بۆ نمونە ئێستا ئێمە دەتوانین لە یاری تۆپی پێدا لە بازاری گواستنەوە یاریزاناندا بە ئاسانی ڕۆژنامەنووسی باشمانێ ئەتوانێت قسە بکات یانیەوە شرۆڤەی ملا حەزە فەرمووی شیکاری وەرزشی جەناب بۆ ڕوونەکەم بۆ دوای بۆ نمونە ئەوە ینی شرۆڤەی هەواڵ بەجیایە کێشەی سەرەکی کادرە پێشکەوتوەکانی ڕاگەیاندنەکانی کەناڵەکانی ئێمە نەبوونی خەڵکێکی زۆرە لەوەی کە بتوانێت هەموو ڕەگەزە سەرەکیەکانی تاکتیشی تۆپی پێ داتاشاراوەکانی یاری مەسەد ڕوبەری یاری لایەنی سایکۆلۆژیای یاریزان و ڕاهێنەر و پلانی یاریکردنی بزانێت. بۆ نمونە سێریکە کاک محەممەد ینی لە نەوەدەکانە مامەسا عەبدولی حەمەجوان یەکەم کەس بووە لە دوای کە تەلەڤیزۆنی گەلی کوردستان لە 1991 دروستە بێت بێژەری کردووە. ینی مەفهومی شیکاری شیکاری من پێم وتی پەیوەست نییە بە هەوراز و بە دکتۆر و من پیاوە کە ماجستێری هەیە پەیوەستە بۆ پێناسی خۆ دێسە بۆ کۆکەرەوە پێناسی خۆ بۆ شیکار لە دوو دێرە پەیوەستە بۆ کەسانەی کە بەڕاستی کەسی پسپۆڕی دانا و زیرەکن دیوە شاراوەکانی یاری دەبینن و بە شێوەیەکی تەکتیشی و تەکنیشی ئەوەی کە بینەر نایزانێ یاخود ئەوەی کە ڕایان پێشببینی خۆی بۆ بینی گێمەکان یاخودەوەی کە ڕاهێنەر پێویستی بەچی یاریزانەکە بیخاتە یاریگاوە یاخود نەیخاتە یاریگاوە یا یاری بکە یا ئاڵوگۆڕی یاریەکە لە پلانێکەوە بۆ پلانێکی دیکە بەو کەساناوە ترێ شرۆڤەکاری وەرشی کە بتوانن دیوە شاراوەکانی تاکتیشی تۆپی پێ تەکنیشی تۆپی پێ بۆ بینەر بژێرنەوەی کە ئەو پێی پێ نابە. دەستخۆش کاکاران بێمە لای جەنابەت وەکو گەنجێک کە ئێستا جەنابەت هەم ئەخوێنیت هەم تاڕادەیەکی شیکاری وەرزشیەکەی بۆ قسەکردن لە سریارەکان هەر هەمان پرسیار بۆ تۆش دووبارەیەکەمەوانەیە بابزانین شیکاری وەرزشی لای تۆ چیە گەیەنێ کە ئەوەی دکتۆر ئەوەی کاگەوراست تا ڕادێک لێک جیاواز بابزان لای تۆ چۆن بەتاکید وەڵام من هەردووکی لە حەزم سەرەتا بەنای خۆی گەرە دەستخۆشی بۆ جەنابتە بەران بکەش بەس من ئەمێ زۆر بە کورتی بێڵێمەوەی کاک دکتۆر وتی پێشخانێک بوا بڵێن مقدیمەیەک بوو بۆ سەر مۆزوعەکانەوەی کاگاورازی وتی وکو ئەفکاری خۆیتی بەس من حەزەکەم زۆر بە کورتی بێڵم کێ شیکار کێ شیکارە یعنی با بڵێن شیکاری ئەمە ئەبێت تەصنیفیکەین بە سێ جۆر
هەمانە ئەهلی ئەکادیمین ئەو کەسانن کە مختصن لە بوارەکەی خۆیان یان شیکار لەو بابەتاکەن چۆنێتی تەکتیک و مەهارە و با بڵێن بەدەنی و نفسی و ذهنی ئەمانە هەمووی کۆ ئەکەنەوە تەلخیسەکەن ینی با بڵێن ئەوەی کە لە بینسپۆرت کا دکتۆریش باسی کرد ئێمە ناتوانین بڵێنەوە تەحلیل تاو کاتێکە لە بینی شەدەگانی شەڵێکی یا شەڵی دۆمایکەن بۆ شکاتان ئێمە شتێکمانە پێوترێ ملەخەز ئەو ملەخەسەکەی لەوە کورتریش کە لای خۆمانە ئەکرێ پێوترێت تەلخیص بۆ یعنی زۆر کورت کراوەی لە حاڵەتێکی ئەمە توانین ئەو بابەتانە بکەین کە ئەگەر بەرنامەژێکی ستانداری وەکو دارفتش بێ کاک دووەرزانی یان وەکو بەرنامێکی و کینۆڤا ئەمانە بێ ئەتوانین وەکو تەرسکرینێک بەکاری بین ئەم بابەتانە شیکاریکەین ئەوە کەوتم یەکێک لەوانە ئەهلی ئەکادیمین کە ئەتوان زیاتر ئیش لەسەر بابەتە تەخسیسەکان بکەن کە چۆنێتی تەقسیمی یاریەکەن لە کات یارە خطەکان چۆن دیارەکەن چی بینایەکی هەجمەیە ئەمانە دیارەکەن ئەوەی حاڵەتی دوم کە ئەهلی ممارسینە با بڵێن ئەهلی ئەوانە کە مدەڕیبین کە زیاتر ئیش لەسەر ئەمانەکەن پێویست ئەوانش بێنە پێشەوە بابەتێکی تریشمانەیە کە حاڵەتی سێمە ئەوش ئەوەی ئەو کەسانن کە با بڵێن وەکو بینەر سەریارەکەن ئەوانە پێوتی ڕێی یعنی ئەوەی کە من مەبەسمە لێرە ئەم جملەیە کە ئەم کۆمنتە ئەمە بڵێم ئەو کەسانی کە یەن لەسەر تەلەڤیزیۆن شیکاریەکەن ئەبێ ئەم تەصنیفانە دیاجاکەین و بزانین کامیان ئەچن قاڵبی کامیان و ئەگەر خەڵکێکن کە خەلفەتێکی با بڵێن ئەکادیمیان هەیە و متابعیان هەیە وەکو کاگاوەرز و کاک دکتۆر و ئەمسالی ئەمانە زۆر تەبیعیە کە توانی بیانێتە پێشەوە بڵێ ئەمە شیکاریم بۆ بکەن بەڵام ناکرێت کە من ئەگەر بانمونێ لەسەر خۆمی ئەگەر خۆشم یاریزان بەڵام خەلفەتێکی زانستیم نەبێ یان خەلفەتێک مەبێ لە یاریە کە چۆن شێواز یاریەکان بخوێنەوە لەکوێ نقطەی زۆر خۆی ئاتێتەن مەفهوم هەمومان نەزانین مەفهومی تەحلیل ئەوەیە کە تۆ کێ ئەهێنی کە شیکاری ئەو یاریان بکات بۆچی تە شیکارێکە ئایا ئەتەوێت نقطەی زۆفی بدۆزیتەوە نقطەی با بڵێن بەهێزی بدۆزیتەوە ئەمانە دۆزیتەوە چی لەکەی دوای بەرمەجە لەسەر ئەمانە چۆن داانی چۆن تەوزیفەکەی بۆ مدەڕیبەکان خۆی ئەمە کێشە سەرێکێک ئێمەکە ئەو کەسانەیە یعنی جۆرێک لە دوورەکەونەوە لە بابەتی تەحلیلەکە ئەچنە بابەتی مێژووکە من هەمیشە ئەمە وتو لەسەر مەژەخەن لە من گیرا و زۆر تەبیعی شوەرم کردو یعنی کاتێک کە تۆ تەحلیلەکەی لەسەر یاریێک مەفروزە شیکاری ئەو یارێ بە جۆرێک بکەیت کە ئەدای یاریەکە چۆن بوو مەجرایەتی یاریەکە چۆن بوو ئەوانە بخەیتە ڕوو ناکرێن باسی مێژووکەم لە ساڵ 1960 ئەگەر ئیسپانیا ئەوەی بەردای ئەمە ڕووی ئەدا لێرە ئەوە چی پەیوەندێکی پێویستەوە هەیە ئێستا من لە واقعەکە هاشیم کە ئەوان هاتوونە بەردەستم ئەم شێوازە بەکارێن لەبەرەوە تەحلیل ئەبێ ئەو کەسانێک کە هێنە شیکاری ئەچنە ناو ستودیۆکان و شیکاریەکان ئەبێ دەقا و دەق بابەتەکان وەکو خۆی بخوێنەوە کە من لەگەڵ کاکتۆرام ئەبێ خەلفێتێکی زانستی هەبێ خەلفێتێکی ڕاضی هەبێ خەلفێتێکی متابعەیە بێ خەلفێتێکی ممارەسەی هەبێ ئەمانە کۆی ئەمانە کەسێکە بۆ دروستەکان موزەج بە ینی ماکسیمام ئەو کەسانە هەمووی ئەتوانی پێیان بڵێیت ئەمانە با بڵێن جۆرێک لە ڕێی دەرەبڕن بەس ئەگەر کەسەکە با بڵێن ممارەسەیەکی باشە بێ خەلفێتێکی زانستی بێ ئەوە سایمپڵێکی یان موزەجێکی زۆر جوان تێداتێ لە بابەتی تەحلیلەکانە ئەوە مەفهومی تەحلیل لە لای من دەستە خۆش بە کاگەران دکتۆر لە قسەی وتانەوانێ کۆمەڵشتمان وەرگر بۆ شیکاری بەڵام با ئێمە جیاوازیەک بکەین بۆ نمونە ئێستا بەرنمەیەکی و کۆمەی دەرەوە یاریگا کە ئێمە سەرەتایەک بوو بۆی کە چەندە موچاوێک تیا دەرکەون شیکاری وەرزشی دەرکەوێت یا خودت خوێندنەوە بۆ یارەکان کرێ بەڵام بەرنامەی ئێمە جیاواز بۆ لەوەی تهدید بێ بە یاریەک من حەزەکەم سەرنجی جەنابەت بزانم لەسەرەوەی کە ئایا لە شێوازی بەرنمەکانە کە بۆ نمونە ئێمە لە بەرنمەیەکە لە ماوەی 50 خولەکە لە ماوەی 45 خولەکە باز لەسەر چەند خولێگەکەین ئەم شیکاریانە بە بۆچوونی تۆ ئەبێت چۆن بڕوا یاخود ئایا ئێستا میدیای کوردی لە بەڕێوەبردننی و بەرنمانەیە سەرکەوتوو بووە خۆی من پێشتوش باسم کرد چەند هۆکارێکە یان چەند ئەمرازەکەی بۆ سەرکەوتنی شیکردنەوە یەکی لە شتانە ینی بۆ کەناڵەکەیە کەناڵەکە چ کامرێک بەکارێنێ کەناڵەکە چ ئەدەواتێکی لەژێر دەسای بۆ ئەوەی ئەو کەسەکەیم بۆ نوە کە منیم شیکاری پێ بکەم وەکو ئارام باسی کرد چ بەرنمەیەک بەکارێنم بۆ ئەوەی پرۆزۆم بەکارێم دارفش بەکارم چ بەرنمەیەک بەکارێنەوەین کە لە بڵین لە کەناڵات جیاوازەکان بەکاردێن بڵێن لە کەناڵە عالەمیەکان بەکاردێن ئێمە لە میدیای ئێمە لە میدیای ئێمە لە میدیای ئێمەیە لە میدیای کوردیە ئەم شتەمان نییە عفو کاکتۆرش قسەش فەرمیانی کە نەشر بوو کاک محەممەد ئەبێ بچیتەوە سەر ڕێیەکە یعنی کاتە ڕێدا ناتوانێت ئەگەر کەسەکە مختص نەبێ ناتوانانی تەحلیلی پێ بکەیت چکە تۆ بەرنامەکەت نییە مادەم بەرنامەکەت نەزانین چۆن تەقسیمی خطەکەی عفو قسەشم بە کاک دکتۆر بڕی یعنی ناتوانانی تەحلیلەکە بکەیت ئەو کاتە بێ بڵێ من ڕێی من ئەمەیە بەس کە ئەگەر بەرنامەکە بوو شێوازەکەت دانایتر هەر بەرنامەیەکە بوو ئەو کاتێت تۆ توانی ئیشەکەی لەسەر بکەیت اینجا خاڵێکی تر ئەوەیە تۆ مەسەن وەکو پێشکەشکار وەکو بۆن وەکو مخریجەکە وەکو موعیدە یعنی وەکو ئامادە سازەکە چەندێ هاوکاری ئەو شیکەرەوە بن چەندێ هاوکاری بن کە بەرنامەکە بە جوانی دەرچێت چەندێ هاوکاری بن کە بەرنامەکە سەرکەوتوو بێ ئەمانە هەمووی ڕەنگە لەم بەرنامەیە من زەرم بەرکەوێت کاکەوراس قانجاس کات یانی بۆ چکە ڕەنگە قسەکانی ئەو لە قسەکانی باشتر بێ یان ئێوە پرسیارەکەی تۆ
وا لە من کا من بە شێوازی کە جوابم پرسیارێکی هەمان پرسیارکی لە کاگەوراز ڕەنگە کاگەوراز زۆر بە باشی جواباتەوە چکە جۆری پرسیارەکە ینی بڵین ئەو هۆکارانی کە لای موزیعەکە یان لە پێشکەشکارەکەیە کە ئەبێ یەکەمیان ئەبێ لایەنگری نەکات ڕەنگە تۆ لایەنگری یانەیەک بیت هەر لەسەر ئەو لایەنە بڕۆی کە ئەمە شتێکی خراپە بۆ دووە دووەم توانای پرسیار دەرهێنانە هەبێت لە قسەکانی من کە ئەمە من لە ینی لە هەموو کەناڵەکانە زۆر کەس کەم هەیە ینی کەس بڵین کەم کەس هەیە بتوانێت لە قسەکانی ئەو شیکەرەوە لە قسەکانی قسەکەرەکەیە پرسیار دەربێنە کە ئەمە زۆر گرنگەوە ئەدباتە قۆناغێکی تر لەگەڵ ئەوەشە تۆ چەندێ وەکو موزیعێک چەندێ خەلفێتی ڕاضیت هەیە چەندێ باگراوندێکی ڕاضیت هەیە من ئەوانەی کە لە کەناڵەکانی کوردی ئیشەکەن زۆر کەمن کە وەرزشکار بوون زۆر کەمن کە ئەوەی بڵێن گەیشتمێتە ئاستێک ئەبینین ینی بۆنمە بە تایبەتی لە ئەو بڵێن لە کچەکانە ینی زۆر کەم کەسەیە وەرزشکار بێت و بێت ینی پێشکەشکاری بەرنامەکان پێشکەشاری ئەو شیکردنەوە کە ئەمە زەرەر بە خۆیەگەینە زەرەر بەو کەسایەکە شیکاری ئەکات ینی ئەمانە هۆکارن بۆ ئەوی کە شیکارەکەمان یان بۆ ئەو بەرنمەیەمان کە چاک بیان باش سەبارەت بە بەرنمەکەی تۆ کە ئەڵی من لەسەر هەموو دەورەکان قسە ئەەکەم ئەمە لەکەم دنیای هەیە بەرنامەی وا هەبێت ئێمە هەمومان نەزانین بەرنمەکان ڕاستەو خۆن لە شیکاریە یعنی بۆنمە ئیمڕۆ یاری ڕیاڵ و بەرشۆنەیە ڕیاڵ و فلانە بەرشە و فلانە لیڤەرپول و فلانە ینی ڕاستە و خۆ پێش یاریەکە قساکرێن لە نێوان تایمەکە قساکرێت دو یاریەکە قساکرێ دواتر بەرنمەیە کێ بۆ کۆکردنەوەی مەڵێن هەموو دەوریەکانیان بۆنمە دەوری ئیتاڵی بەجیا دەوری ئینگلیزی بەجیا دەوری ئیسپانی بەجیا ئەو کاتە کەسێکێ بە کورتی قسە ئاکات ئەوە نایەت زۆر قسە بکات و ینی ئەبین لە چارەیە لە 20 دقەیەکە و بەرنمەیە کۆتاییە بۆ چکە هەموو پیشاندانی گۆڵە وە تەرتیبی یانەکانەوە چەند یاری داهاتووکەیە و یعنی بەو شێوازەیە کەمترین قسەی تێ ئاکرێ بەڵام زۆرترین قسە لە شوێ لە بەرنامە ڕاستەوە خۆکانە کە شیکاری بۆ یاریەکانەکرێ بەڵێ یانی تۆ پێ دوایە هەدەفی شیکردنەوەی جیاوازە لە بەرنمەیەکە کە دانیشی تاکتیکی شیکەی تاوانێ وەک لەوەی کە بەرنمەیەکە کۆکراوەکو مولەخەز وابێ کە ئیسەمە بۆ ئەو شێواز بەرنمەیەمان نییە کە باسی یاریەکان بکەین ئێمە هەر لە بەرنامی کۆکراوەیە شیکارەکان کۆکەنەوە جگە لە پاڵاوانتەکان نەبێت کە پاڵاوانتی بڵین ئەوروپامان بینی زۆربەی کەناڵ ناوخۆیەکان یان فەزایەکان بۆننا هەڵسان بە شیکردنەوە هەرچەند نێوان تایمەکانیان نەبوو بەڵام پێش یاری شیکاریان بۆ یاریەکانە کرد بەڵێ من لەو بڕایمەوە شەر بۆ سپۆنسەریکردن و شت بوو بێگنا من ئەوەی کە من بینی بێتیشم لەو کەناڵانش ئەوە نەبوو شیکاری کە بیستراوێ کەنا بۆ بوو کە خۆی کاکە محەممەد تۆ چەند نزیبی لە واقعەکەەوە یان تۆ بۆ مەیسە من پاڵاوانتێکە کراوە لە ئەوروپا ئەگە من لە ئەوروپا بم و تۆ بێ شیکاری لەگەمەکەی شێوازی قسەکردنەکان شێواز زیاتەکان زانیارەکان لای من جیاوازەکە من لە کوردستانەوە قسە بکەم بۆ چکە من لە ئەرزی واقعەکە دوورم بۆ جاروا هەیە شیکاری مەرهێڵە بۆ فلان وەکو کاکاورازی گۆڕانکایی لە یارزانکەم بۆ فلان یارزان یارنەکە ئەسڵەن ئەو نازانم یارزانە دوو کارتی هەیە و یارزان پێکانی هەیە یعنی بۆ چکە ئێمە هەمووان لەسەم دەرەجی یانەکانمان کە یاریەکەن لەسەم دەرەجەوە بۆ فلان کەس یاری ناکەسێکە فلان کەس ئەسڵەن لە احتیاتەکانان نییە یان لێ دەگەکانان نییە یعنی ئێمە شیکردنەوەکانمان چەندێ دوور بێ ئەوە نەزات زانیاری داتاکانمان خراپە بێت زۆر باشە دکتۆریە مەولات کاگەورا سەگەر بێ مۆلای جەنابەت پرسیارە بکەمەوە بە شێوەیەکی تر ئایا ڕیزبەندیە بکەین لە پێناو ئەوەی لە نێوان ئەوانەی کە بۆ نمونە بەرنمەی چووکو بەرنامەی دەرویاریە کە مولەخەسێگە بێ بۆ خولەکان کە وەکوی دکتۆری ژاماژەی پێکرد کە فەقەرە باسی شتەکانی تیاگەن لەگەڵەوەی شیکەرەوەی یاریەکان بە بۆچوونی تۆ ئایا ئەو کەسانەی کە باسی کرد مەرج نییە بەو شێوەیە بن و بەو شێوە بن و بێشنە ناو بواری شیکردنەوەی وەرزشیەوە بۆ هەردوو بوارەکە دەگونجن کاک محەممەد هەستەکەم تۆزێ مافی منە خوریە لە دەست پێ بکات اینجا پێم خۆشە پێم نەبڕی لەبەرەوەی وابەستا بم هەمیشە من قسەکانم بە شێوەی زنجیریە کە مەزانم لە شۆ بۆ شۆ قساکەم من ویستم مەفهومەکەی تۆ ئەگەێنم ئێمە مەسەر ڕێکەوتین لەسەر ئیسە دواتر ڕێکەوتین لەسەرەوەی چۆن لەسەر تاکتیشی تۆپی پێ قسە بکەین بە شێوتری شرۆڤەکار ژۆ لە برادر زامەزان بەسەد ئەم بەریەکەوتنە نەبێت خاڵێک زۆر گرنگە من باسی شتێکم کردوتم ئەمانەی لە کەناڵەکانی ئێمە ئەکرێت شرۆڤەی هەواڵن چونکە ئێمە مەسەد
کەسێکی من ئەو بینەرانە دکتۆر و مەسەد کاگارام هەرەتوانین لە وەرزێکا سێری خۆلی ئینگلیزیە ئیسپانی بکە یا ئەوە بەسە تۆ لە بەرنامەی دەرەوە یاریگا بۆ نمونە من میوانتم هەرەتوانم لەسەر خولێک بە باشی قسەت بۆ بکەم کەواتای ترەبێتچیم بچمۆ سەر شلۆڤی هەواڵەکە مەسەد ئەلیەگری وای کرد ئەنشلۆتی بۆ شێوەیە بایم من کە ویستم شتێک باس بکەم ویستم کەلتوری شرۆڤەت بۆ باسکەم لە کوردستانە ینی ئەوە گرنگە تۆشتی نوێت نایە بۆ بەرنمەکەت ناتوێ بگەیتە دەرەنجامێک کە تاکتیک لەم وڵاتانە سێریکە کاک محەممەد ئێمە من یەکەم شت وتم ویستمەوە بڵێم وتم مامەسا عەبدولی حەمەجوان یەکەم کەس بۆ لە سەرەتای نەوەدەکان کە ڕاپەڕین بۆ شرۆڤ یەکەم بێژەری کوردی بووە هونەرمەندێک بووە دواتر تەلەڤیزۆنی گەلی کوردستان لە 1996 بەدواوە ئستودیۆی هەبوو شرۆڤەی بۆ یاریکرۆ کۆمەڵێک بەڵام ئەمە مانای ئەوە نەبوو کە ئێمە پێشکەوتوو بووینیان خۆت گەشتونێتەوە ئاستەی کە لە سکای و لە ئای سپۆرت و لە BBC ئەکرێ نا کللتوری ئێمە لە کللتوری عارەبەوە نزیکە بۆچی نزیکە سێریکە هەموو ئەو کەسانەی یەکێک لە تایبەتمەندیەکانی شرۆڤەکاری سەرکەوتی وەرزشی ئەوەیە نابێت هەڵچوون لایەنگری و پێداگری لەسەر خولێک بکە لە کوردستانە زۆر بەمانوان یانی بۆ نمونە ئەڵمانیا پاڵەوانێتێکا باتەوە شرۆڤەکارێکە دێناوە بۆ نمونە دەسیوالێکە پرتوگال بردوێتەوە بۆ کریسیان ڕۆناڵدۆ شرۆڤەکارێ لە بەرنمەکەی وەک ئەمە تۆی پێشکەشکاری کاک محەممەد ئەبێ ڕێگانەدەی کە بینەرەکانە دیانی نەخۆش بخەی بەو جۆرە تەسەڕوفاتانە سیکە دووەم ئەم کللتورە لەناو عربی شازاڵە بۆ لە عربە شرۆڤەکاری گەورە هەڵناکەون ینی بین سپۆرت بە ملیۆنان دلار سەرفەکات ینی سەیریکە دەیان کەناڵی گەورەی بە زمانەکانی دیکە کردوتەوە بۆ لە پێناویشی هەتا ئێستاکەش ئەوە دوایین ئامارە دوایین مەقولەیە لەسەر کەناڵی بین سپۆرت و کەناڵە عربیەکان زۆربەی وڵاتانی عربی سەیری کەناڵە ئەژنەبیەکانەکەن سریەوەمە کە کوردی داما و ئەفغان و بەشێک لە ئەفریقیا بە دیار بین سپۆرتۆ دانیشتۆ من لە مەفهومی بین سپۆرت کەم ناکەمەوە مەبەستم چیە لەبەرچی لەبەر ئەوەی ئەوانەی کە شرۆڤاکەن لەوێ یعنی تەرکیزی خۆیان لە دەسەدەن یەکسەر کابرا تونسیە تونزیاریە سێ عیسام شەوالیکە بۆ نمونە کابرا کۆمنتاری وەرزشیە تۆ ناتوانانی ئەو حەقەبەی بە تارق زیاد و نەبیل مەعلول بڵێ بەم کاک محەممەد من ویستم شتێکە پێ بڵێم شرۆڤەکارە ئەژنەبیەکان کە ئێستا لە پۆلێنەکەیە BBC و ئای سپۆرت و سکای سپۆرت بەوەی گاری لینکەر و گاری نیڤڵ و کۆمەڵ کارمەندی ڕێگان پێ بدەباتەواویکەم ئەمێ بیگەێنم مەفهومەکە کە شرۆڤاکەن کاک محەممەد لایەنگریان پێوە دیار نییە نەبوو ئەنگلترا نەبوو خولی ئینگلیزی نەبوو کەس من لەگەڵ تۆم خو من نەبووتە مەجارێک کۆمنتێک مدەی ئەوەی هاوراز وتی یعنی من ئەمە یەک شتی بچووی تیا بڵێم ئەو یاریزانانەی کە لە کەناڵە بیانەکانە بانگەکرێ خۆڕاستە هەمان ئەکتەرن کە لە بین سپۆرتە موجودن و محلیلی ئەوان بەس ئەوان خۆیان گۆ کاکتۆروتی ئەبێت لە ئەرزی واقعکەونزی ئەوان خۆیان یاریزانی ناویانەکان بوون یعنی بۆ نمونە من ئەگەر کاکتۆر مدەڕبی بەرشەلۆنە بێ من یاریزانی بەرشەلۆنە بۆ نمون ئەگەر من بێم تحلیلکەم من باشتر دقیقترێکم تا کاگەوراز بۆ چکە من لە بەردەستی مدەڕبەکەی خۆمەوە لە تەکتێکەکە شارەزاترم تێگەی بەڵام ئەگەر یەکێک لێرەکەی من نەگەشتی من ئەڵێم ئەوان بێلایەنانەتر بەبێ خەوش دکتۆر ڕاستەکەی ئەچێتە ناو بەڵێ یەکێ لە خاڵە سەرەکیەکان کە ئەبێ یا محلل یان شیکەری وەرشی خاڵێکە کە ئەبێ حیادی بێ حیادی واتە لایەنگری هیچ لایەنێک نەکە اینجا خاڵێکی ئەگەر لایەنگری نەکاتیان نەبێت نابێت لایەنگر ئەبێ ببێت هاندەری شوێنێک محەممەد ئستا کاکارام ڕەنگە یانەیەک و هەڵبژاردنێک بێت کاکە هەوراز بە هەمان شێوێ هەڵبژاردی و یانێ منیش بە هەمان شێوە ئێمە هەمان وەرزشکارین حەزمان لە یانەیەکە و حەزمان لە هەڵبژاردیەکە بەڵام کە هات ئاستی قسەکردن هاتە ئەو هەڵبژاردی بۆنمە کاکە هەوراز حەزیلەتی کە خۆی قساکە ئیسە بوونە نابێت لە ئەنگلی لەو هەڵبژاردیەکە کە ئەبێ عیب و ئارەکانی ئەو هەڵبژاردی بڵێ و خاڵە بەهێزەکانیشی بڵێ اینجا سەیریکە کاک محەممەد ئەوەی کە زۆر مهمە لە کۆتاییە ئەگەر تۆ لایەنگری هەبوو لە شرۆڤەکردە یاخۆت لە کەناڵەکانەیە لە شرۆڤەی هەواڵەکانە هەمیشە تۆ بینەرێکی ئامادەت هەیە کە تۆ لە کەناڵەکەەوە شەو دەرەچی دەیان قسەی ناشرینت پێکەن دەیان کۆمنتی خراپت بۆ نووسن بۆ تۆ بەشێکی لەو خراپەیە من بەشێکم لەوە دکتۆر بەشێکە لەوە لەبەرۆکی نەمانتوانیەوە ڕۆشنبیری بینەری خۆمان و پارسەنگی
مەقسەد چاودێری خۆمان بپارێزینەوەگەوەی کە بتوانین بۆ نمونە بە شێوەیەکی بێلایەنانە قسە بکەین. دواتریش لەسەر پێشکەشکار و دەرەوە یاریگا قسەمان کرد یا لەسەر ئەوەی کە تۆ بۆن مێسا پێشکەشکارێکی لە بەرامبەرمان وەساین. پێشکەشکارەکانی ئێمە لە جۆری پرسیارە بەڕاستی کاک محەممەد لاوازن ئەم نمونیانمە بۆی زیاتر بۆ بینەر ڕۆل بێهایسە تۆ دوو کەس گۆرانیڵێ نێشێک لە کۆتایی ئاوازەکەی ڕیتمەکەی وا بەجێڵە یەکسەر برادەرەکەی نێتەوە و بۆی تەواوەکە ینی سێریکە بۆ نمونە کاک محەممەد کە یاریەکە تەواو بێ ئەڵێ کاک هەوراس تۆ چیت بینی لە یاریەکە ینی پرسیارێ لە من ناکە ئەوەی کە لە یاریەکە ڕووی داوە لەو خولەکە کە لە داتا سکرینەکەی شاد ناتوانین لێ بدەن بۆ نمونە تۆ مەفروزە لە سەرچی سیرەکەی تیپێک خاو یاریەکە مەسەد یاریزانێکی بەرگری کەمەکە هێرشکارەکەی لە ناوچەی 18 مەترا ناتوانێت جێ خۆی بکاتەوە مەسەد تۆپ ئاڵوگۆڕ کەمەکەن لە نێوانخوا ئەبێ من بڵێم کاک محەممەد وەڵی منی ژیارەکەمە بەم جۆرە قسە بەڵام کە تۆ هاتی ئەم پرسیارانە و لە من کرد جارێکی دیکە تۆ من ڕاکێشی بەوەی کە بە شێوەیەکی بە شێوەی خاڵبندی بە شێوەی تراکات جوابی پرسیارەکانت بدەمە واتە پێشکەشکارە بێت ینی سەیکە ئەیمەنجادە کە قساکات یان کۆمەڵێک لەو ئەوانی کێمە کەلتوری عربی زاڵە بەسەرمانە ینی یەکسەر محەلی لە ئینگلیزەکەش یاخود عربیەکەش ڕاکێشێ بەوەی کە بەبی ئەوەی یارەکەی بۆ لێ بدەنەوە ئەزانێ چی لەو حاڵەتەیە ڕوویداوە یا بۆ نمونە لە کاتێکە ڕاهێنەر هەڵچوونێکی زۆری پێوە دیارە ئەوە ئەرچی من نیە کاک محەممەد هەموو ئەم پرسیارانت بەوەی کە من چیم بینی بێم بۆ تۆی باس بکەم ئەوە ئەرچی تۆیە تۆ بێت بۆ ناڵیت ڕاهێنەر لەسەر هێڵی تەماس تونە هەمیشە هاانی یاریزانەکانێدا پێت چۆن ئەمە کاردانەوەی ئەم ڕاهێنەرە یاخود ئەبێ پرسیارەکە بۆ جۆرەیانی بکرێتەوە بۆ ئەم ڕاهێنەرەوەکە تا چەند کاریگەری هەیە لەسەر یاریکردنی تیپەکە یەک نمونەت بۆ بێنەوە لەسەر یاری چەند ڕۆژی پێشوی هەڵبژاردی ئەرجنتین سێری باوزاکە بە پێچەوانەی هەموو ڕاهێنەرەکانی هەڵبژاردی ئەرجنتینەوە لە سەرخۆترین ڕاهێنەرە کەمترینی ئازادات بە یاریزانەکانی بۆ چونکە یاریزان ڕاهێنەرەکانی پێشوی هەڵبژاردی ئەرجنتین دەبوو یاریزانەکان دکتۆر کاگاران بە ڕیتمی دەمی ڕاهێنەرەکە یاریان بکردە کەواتە چیە کەواتە لە هەرێمی کوردستان و لە هەندێک لە ناوچە عەرەبیەکان و لە کەناڵەکانی خۆشمانە کاک محەممەد خەلەلێکی گەورە هەیە تەنها پەیوەندی بە تەکنەلۆژیاوە نییە یاخود بە بینینەوەی یاریەکە نییە لە جۆری پرسیارەکە هەیە لە لایەنداریمانەیە لە خوێندنەوەمان بۆ ڕەگەزە سەرشیەکانی لاکێشە سەوزەکەش هەیە کە لە من و تۆ لە هەمومانەوە دەست پێکا بۆیە هەمیشە بینەرێکی ئامادەمانەیە بەرشا دۆڕێ من کۆمنت باران نەکرێن بەخراپە ریال ئەدۆڕێ من کۆمنت باران بۆ لەبەرەوەی شیکەرەوەکانمان نەیانتوانیەوە بڕوا بێنن بە هاندەرەکان کە هاندەرێکی ڕۆشنبیر بن خاوەنی تایبەتمەندی خۆیان بن ئەنجامەکان بە ژیانێکی وەرشی قوبڵ بکەن دەست خۆش بێ کاگارام هەرو پرسیارێک کە کردم بەش یەکەمی ئەم بەرنامەیە کە باز لە شیکاریەکەین تەنها دەرفەتی ئەو نەپرسیارەوە دواتر دەچینە سەر تاکتیک و تەکنیک لە بەرنامەی دووەمە کە لەوەی کە باسی لێوەکرێت چێ دەستی بۆ بەرێ چێ دەستی بۆ نەبا ئەوەی شەڵا لەگەڵ دکتۆرەوانە بە تەفاسیل باسیەکەین هەمان پرسیار بۆ تۆکەمەوە ئایا ئەوەی کە بۆ نمونە لە بەرنمەیەکی شیکاری یاریەکە باسەکرێەوەی لە مولەخەسێکە لە بەرنمەی چووکو دەرو یاریگا بڵین بۆ نمونە باسەکرێ پۆلبەندی بکرێت لەو میوانانەی کە بانگەکرێن ینی جیاواز بن بۆ نمونە بەرنمەیەکی ئەو کەسی کە شیکاری تۆپی پێەکە لە یاریەکە لە 90 خولەک نیو کاژێر پێش یارەکە لێو نیو کاژێر دوای یارەکە دانیشێ جیاوازە لەوەی کە لە بەرنمەیەکە بەشداری بکە لەسەر مولەخەسی خولە لاخود لەسەر چەندیاریکی خولەکە بۆی هەڵبژێرن چارێکێ حەزەکەم کاتم بێتێ لەمەیە قساڵەگرێ کاتم بەری کات بۆ تۆ ئەمە شتێک بڵێم ئێمە ئەگەر با لە بینسپۆرتەوە دەست پێ بکەین چکۆ ئەمە گرتومانە بوو ئەگەر وا بێ هەمومان کەسمان سەری بینسپۆرت نەکە لەبەرەوە هەموو دقەیەک زیاتارق لەسەر محەلیلەکەیەتی و ئیشی قسەیەکە ئەمە کێشەمان لەوایە لای خۆمان ئەڵێن با وەجهەکان بگۆڕین ئەیتر کێ ئەیەنێتە ناو بەرنامەکەەوە کێشەی نی چکە عادەتەن ئەمە کێشە سەرەکیەکە لەرەوە دروستەبێ یعنی من هەر لەبەرەوەی کاک محەممەد ئیتر برادر مەهێنمە ناو ئستۆدیۆکۆ لەبەری کاک دکتۆر برادر مەهێنمە ناو ئستۆدیۆکۆ ئیتر ما باقیەکەی حساب ناکەم ئەرە کاکاوراز خەلفێتێکی ڕازی باشەیە با بێنمە پێشەوە ئەگەر چەند برادێکی تر بە خەلفێتێکی باشەیە با ئەمە کێشەکە لێرەوە دەست پێکە مادەم لێرە دەست پێ کرد ئەمە ئیتر خۆی بۆ خۆی ناتوانانی ئەو تەحلیلەی کە مەبەستمانە بگات پۆلێنکردنی تەحلیلەکە چۆن چۆنی
کاتێک کە یەکێک بانکەیتە ناو ستۆدیۆ کە قسەی لەگەڵەکەی ئەو پرسیارانەی کە کاکدوگەوتی و کاگاوڕازوتی و هەمووشمان لە مێشمانە کاتێک کەیکەین ئەوەیە تۆ چۆنی لەسەر ئەدای یاریەکان ئەوەسیتەیە قسەی لەسەرەکەی یعنی بۆ نمونە من نابێ یەکێک بانکەمە ناو ستۆدیۆ جارە پێش هەموو شتێ با من ئەمە زار بسەفر نەکەم دەستخۆشی تاوان بۆ سەرجەم کەناڵەکانی چونکە هەبوونیان لە نەبوونیان باشترە بە هەر جۆرەکە بوونیان لە نەبوونیان باشترە ئەو دەستخۆشی تایبەتیمانەی بووە بەڵام کێ بانگەکەی کە تەحلیل لێرەکە بکە و تەحلیل یاریش خۆمان نەزانین با بڵێن بە زۆر کورتیکەین چکە مەجموعەی تەحلیل ێستا من نابێن لە هەموو شتێک کاتە قسەی لەسەرکەم بۆ نمونە کاک دکتۆر ئەهلی بایۆمیکانیکە من ناتوانم بێم لەسەر ئەهلی بایۆمیکانی قسە بکەم بڵێم ئەوە بایۆمیکانیکیان ئەبێ ئەم شتاوابی ئەو شتاوابی یعنی تەخەسوسی من بێت چۆن لە جامیعە من بۆ منیە کە ئەیشی من قەدەمە و تەدریبە ناتوانم بڕۆم لەسەر کوڕە تایرە کوڕە لێ قسە بکەم و کاکتۆر خۆی لەو شتانە باشتریش زانێ هەمومان نەزانی یعنی کەسێک کە بانکەی کە وەکو وتم خەلفێتێکی ڕاضی زۆر باشیە بێ و ئەگەر بکری خەلفێتێکی ئەکادیمیشی هەبێت چکە عادەتەن مەرجنی ئەو کەسێک کە یاریزان بێتە ناو ئەستۆدیۆ بتوانێت تحلیلێکی باشیش بکات چکە هەمومان ئەو شتانشمان بینی و لە دنیای ڕاهێنەرانی یاریزان ڕاهێنەری گەورە مەوەرینەوە ئەمان نمونی زۆر باشمان لێ مەبەستەکەی من لێرە ئەوەیە کاتێک کە یەکێک بانکێتە ستۆدیۆ ئەبێ بزانێت کە تحلیلەکە لەکوێ دەست پێکە ئێستا هەمووان نەزانین کە 15 خولێکی یەکەم 15 خولێکی دوم 15 خولێکی سێم ئێستا بە زۆرترین کات ڕاتوە سەرەوەی کە قسە لەسەر 5 خولەک و 10 خولەکیش بکرێ ناکرێتەوە کۆی لە کۆی 15 خولەک چی مەجرات هەیە لەو یاریە چی ڕوودا و هەیە لەو یاریە چی حەدەسێ ڕوویداوە هەمووی کۆکیتەوە باسیکەی لەبەرەوە لە بینی شەوتەکانە ملخصێکی عامی شەوتەکە ئەدەی لە کۆتایی یاریەکەشە ئەتوێ ئەبێ یعنی کاتێک دەرفەتێکی باش بێ بۆ کەسەی کە لە بەردەستە بە مادەم بەرنامەمانە بێ کاتێکی باشی بیتێ لەبەرەوەی بە شێوازێکی باش کۆی یاریەکە هەمووی بۆ شیکاتەوە ئەگینا لە دنیای تۆ پێ ئەوە نییە کە تۆ بڵێ من ئەمێ بەتەلخیص چی ڕوویداوە لەم یارە بۆی باسکەم ناتوانانی ئەمە لەلایەکی تریش ئەکرێتەوە لەسەر یەک یاری قسە بکەی کە ڕاستەخۆ لەو یارێ ناکرێت من باسی دەوری ئینگلیزی و دەوری ئیسپانی و دەوری ئیتالی و دەوری هۆڵندی و دەوری فەڕەنسی و هەمووی ئەمانە بۆ بە یەک شێواز بێن بەسەر ستایلەکەی خۆت و قسەی لەسەرکەم چکە ناتوانانی لەوە دەهاستایلەوەی کە بینەرەوەی ئەوە زەرورەکەی ئالێرە دەست پێکات چی تەوێ ئەوەی کە تۆ ڕاستەوخۆ کە پێشکەشێکی ئیش لەسەر ئەوە بکە ئەوەی کە ئەمێنێتە وەکو داتا و کاتۆ ئیشی موزیعە ئیشی جەنابتە ئیشی من نی ئیشی تحلیلکارەکە نیە کە من بێم ئیش لەسەرکەم ئەکرێ بە کورتکراوەیەکێک بانکەی وەکو ڕۆژنامەنووس ئەڵێ چی ڕوویداوە لەم یاریانە ئەومە بۆچی ڕوویدا ئەمە شتێکی بەس کە وتت بۆچی ئەم تەکتیکەوە بۆ ئیشی تحلیل چکە هاتە سەر مەسەلەی بۆچی ئیشی تحلیل ئیشی ئەو کەسێک کە تحلیلەکە بەڵام ئەڵێ کە ئەمانە ڕوویدا هەتا ئیلا ئاخری وهکەزا ئەمانە ئیشی ڕۆژنامەنووسەکان کەوابێ ئێمە لەمەوە ئەوەی وەریگرین پێشکەشکارەکانیش هۆکارێکن بۆی کە وەخو هۆکارێکی سەرەکیشن بۆی کە ینی بێزراوی هەبێ یاخودەوە هەبێ کە کاگەوراز باسیێگار لە هەنێ کۆمنت و لە هەنێ شتا قسەی ناشرین بەو کەسانە بوویت کاک محەممەد بەشە وەرزشیەکانی کەناڵەکان بەرپرسی یەکە من ینی هەمووی بە هاوڕێتی ئەکرێ ینی یەک نمونیانمە دوایی ئەو بینە ئەو میوانە بەڕێزانش با قسە بکەن ئەم دوو پیاوەش و خۆشت مۆندیالی 2014 تێپەڕی دوو کوپا ئەمریکا تێپەڕی یۆرۆی 2016 تێپەڕی ستارێکم پێ بڵێن کە ئەو کەناڵانە دروستی کرد بێت شۆڤەکارێک کەس ئەستێرە بێت تۆ قدرەت و توانات هەیە لەسەر زمان جوانە نووسین جوانە مەقسەد بە شێوەیەکی ورد قوڵ بوویتەوە لە خولێکە لەگەڵ هەڵبژاردێکە لەگەڵ کۆمەڵەیانەیە تۆی پراوێز خستووە تەنها لەبەر ئەوەی کە مکافەیەکی بچووک بۆ هاوڕێکی بکە یا نانێک پێکەوە بخۆن یا لە ڕێی فەیسبوک نامەی شخصی و من باسی یەک کەناڵ ناکەم من کاک محەممەد خۆ تۆ بەرپرسی لە قسەکانی من ئەوەی کاڵێم باسی واقعی چی بە ڕێزێکاتۆ تێرە من تا ئێستا لە 2009 بەرنامەی دەرەوە یاریگاکەم ڕۆڵی سەرەکی شمەوە لە دەرخستنی شیکەرەوە لە نێو میدیای کوردیاکە لەگەڵ ڕێزم بۆ کار ڕزگار کەمال مامۆستا سەڵاحی ڕەحمەتی و کاخەستە و گورون کە ئەمانە بەردەوام دەرکەوتبوون بەس یعنی ئەوەی کە دەرکەوت وەچی زۆر گەنج دەرکەوت ڕەنە هەنێک بۆەوە خەتابارم کردبووی کە من بۆکار بووم بۆی کە کاک محەممەد خۆ بەڕاستیش خۆ من کەوتم وتم لە ئەوڵی قسەکەم وتم ئەم مەسەلەی شرۆڤەکردنە کراوەیە هەموو کەسێک دەتوانێت ئێمە مادام کەناڵەکانمان کەناڵی سپۆردین ئەتوانین دەرفەت بۆ میوانە بەڕێزانش بم دوایە مولاتە لەبەرەوەی تەوەرێکی تری شمەیە بەڵێ ئێستا دەچمە لای میوانە بەڕێزەکان مەگەر پرسیارێک کۆمنتێ شتێکیانە بێت لەسەر بەرنمەکە کە قسەمان لەسەر کردو یاخود ئیزافەیەک بۆ بەرنمەکە فەرموو سەرەتا منەمێ سوپاسی بەڕێستان بکەم بۆم دەرفەتە وە سوپاسی ئەم میوانە بەڕێزانە بکەم بەڕاستی ئەمە ئەبێ شیکەرەوەی وەرچی جیا بکەینەوە لە بینەری وەرچی
لە کۆمنتاری وەرشی ئەمانە هەمووی گیان بەڵام من هەزەکەم لێرە تێکەڵبوونێک هەیە چکە ینی ئەمە بینەرێکی وەرشیمان هەیە زۆر لەوە ڕۆشن بیرتر و وریاتر و وردبینترە کە ئەمانە گیان نکاتەوە ینی ئێستا ئەگەر من ڕۆژێک لە ڕۆژان بێم لەسەر بابەتێک بنووسم کە زانیاری بم تەنها ئەم زانیاریانە بەس نییە بۆ ئەوی بینەر چکە بینەر خۆی ئەتوانێت لە وبسایتەکانەوە یان لە سوۆشال میدیاوە لە ڕێگەی فیسبوک و تویتەرەوە ئەم هەواڵانی پێ بکە بینەر پێویستی بەمە نیە بینەر پێویستی بە شتێکی زیاترە بە دیوێکی شاراوەترە وەکو بۆ نمونە من ئەمەوێت شیکارێک لەسەر یاریەک بکەم کە هێشتا و یاریە نەکراوە بەڵام من کە ئەم شیکردنەوەی ئەنووسم چەند دیوێکی تاکتیکی یان یاریزانێک کە تازە ئەچێتە یانێکەوە کە من پێشبینی ئاسی ئەم یاریزانە ئەەکەم و سوودی یاریزانەکە بە تەکتیکی ئەو ڕاهێنەری بەراورد دەکەم و ئەو سوودەی چیە بۆ تەکتیکە لە داهاتووە بینەر ئەمە ئەبینێت کە بینەر ئەمەی بینی بینەر ئەو وەختە ئێمە بڕیار نادەین کەوشیکەرەوە چاکەیان خراپە بینەر بڕیارەدات کە ئەو قسانەی ئەو هاتووەتە دییان نا کەوشیکردنەوەی ئەو ڕاستەیان نا چونکە خۆی لە دوجارە ئەو ڕاستی ئەبینێ ئەو ڕاستی بۆ دەرئەکەوێت بەڵام لێرە ینی زۆر گرنگە ئێمە زۆر گرنگە تا ئێستا من نەزانم شیکەرەوەیەک هاندەری کوێە بۆ لە شیکردنەوەکەیە ینی هاوسەنگیکی گوای ڕاگیر کرد بێت کە باسی هەردوویانەکە یان باسی هەرتی پێکەکات هیچ هەست و سۆزێکی پێوە دیار نەبێت بەڕاستی بەتەواوەتی مافی تەکتیکە شاراوەکەی ئەوەی کە لە پێش لاپەڕەوەی ئەوەی کە لای ڕاهێنەرە ئەو بیرۆکەی کە ڕاهێنەر بە ئامانجی ئەگەێنێت لە ناو یاریگایە جێبەجێ ئەکات لە ناو یاریگایە ئەوە ئەبینێت کە لە ناو یاریگای ئەمەی بینی بەڕاستی ئەو وەختە دەرئەنجامی شیکردنەوەی شیکەرەوەکە ئەبینێت داوای لێبوردنەکەم خاڵێکی کە لە دوای ئەوە شتێکی ئەوێت بینەر ئەوەی ئەوێت کە لە دوای شیکردنەوەکە کە ئیبینێت بەڕاستی ئەو دیوانەی کە ئەم پێشتر نەیزانیوە ینی کە وەختێک من شیکردنەوەیەکم نووسی لە دوای یاریەکە بینەر هاودوتی من سوودم لەو زانیاریە وەرگرت زانیاری بەمەسم لە زانیاریەکی سەحی نییە کە من پێشتر بتوانم لە ڕێگەی ڕاگەاندنێکەوە من بیگەمەیان بیبینم مەبەسم لە زانیاریەکی تەکتیکیە کە بینەر درکی بەو تەکتیکە نەکرد بێت کە ئەو ڕاهێنەرە بەکاریە نابێت لە دوای یاریەکە کامینە ئەم دەستخۆشی کرد ئەمە بەڕاستی نیشانەی شیکەرەوەیکی سەرکەوتووە لە لای من زۆر سپاس فەرموو زۆر سپاس وەڵام من سەرەتا بەر لەوەی بچمە سەر قسەکردن لەسەر بابەتی شیکاریەکە لەگەڵ چۆنێتی بەکارهێنانی زاراوەی شیکاری وەرزشی لەگەڵ زاراوەی شیکاری وەرزشی لە بواری تۆپی پێدا کێشەم هەیە کێشەکە چییە؟ ئێمە ئەگەر بمانەوێت دەستپێکی بەرنامەکەت سەرەتا پرسیارکردبوون لەسەر ئەوەی ئایا شیکاری وەرزشی کێیە؟ ئێمە ئەگەر بمانوێت لەسەر شیکاری وەرزشی قسە بکەین جارە پێش هەموو شتێک وەرزش وشەی وەرزش شی بکەینەوە وەرزش واتایشی گشتگیری هەیە هەموو جانبە وەرزشیەکان ئەگرێتەوە ئەو کەسە کە وەرزشی بێت ئەبێ لە بواری تۆپی پیا شارەزا بێت ئەو کەسە ئەگەر وەرزشی بێت شیکاری وەرزشی بێ ئەبێ لە بواری بالە و باسکە و هەموو ئەمانەیە شارەزای بەس ئەگەر بمانێت لەسەر شیکاری وەرزشی قسە بکەین لە جانبی تۆپی پیا پێویستە ئەو کەسەی کە شرۆڤەکارێکی وەرزشیە و دانیشێت لەسەر مەساح بۆ ئەوەی قسە بکات لەسەر بابەتەکە پێویستە ئەزمونێکی تایبەتی هەبێت لە بوارەکەیە و دراسەیەکی گشتگیری هەبێت تا بتوانێت بەپێی ئەو شارەزایی کە لە بوارەکەیە هەیەی بتوانێت زۆرترین سوود بە بینەر و بە تەماشاکار بگەێنێت جا ئەمە بەچی دەبێت بە چەند هۆکارێک دەبێت یەکەم هۆکار بۆ ئەوەی کە بتوانانی شرۆڤەکارێکی وەرزشی بیت پێویستە ئەگەر لە بەرنامێکی هاوشێوەی ئێستەیە دابنیشین ئەو پێشکەشکاری کە بەرنامەکە پێشکەشەکات پێویستە کۆمەڵێک پرسیار هەیە کۆمەڵێک پرسیاری وروژێنەر هەیە تەوجیهی میوانەکانی بکات لە پێناوچیدا لە پێناو وەرگرتن و ڕاکێشانی کۆمەڵێک معلومات کە لە ذهن و لە یادی ئەو کەسە شیکاریەدا هەیە بۆ نمونە مەسەلەیەکی عەرەبی هەیە ئەڵێ چی الأول جر الثاني یەکەم دووەم ڕاکێشەیە کاتێک کە پرسیارێکی وەرزشی وروژێنەر تەوجیهی پێشکەشکار تەوجیهی شیکارەکە ئەکەیت لە ئەنجامی ئەو پرسیارەدا سیرەکەی بیرۆکەی یەکەمت بۆ تەرحەکات بە دوای بیرۆکەی دووەمایە تەرحیەکات جا لەم حاڵەتدا سیرەکەی ئەو کەسێک کە تەماشاکەرە چێژ لە بەرنامەکە وەردەگرێت چێژ لە معلوماتی وەرزشکار و شیکارە وەرزشیەکە وەردەگرێت فبۆیە ئێمە پێویستە ئەگەر بمانێ وەرزشکارێکی سەرکەوتوو بین یەکەم شت لە پێشکەشکارێکەوە دەست پێ بکەین اینجا لە خودی خۆمانەوە خۆمان ڕۆشن بیر بکەین بەردەوام متابعەمان هەبێت لە بواری وەرزشی بە تایبەتی تۆپی پێدا تاوەی بتوانین نمونەیەکی جوان و باش پێشکەش بکەین. سپاس ممنون.
زۆر سپاس پێشەکی دەستخۆشتانێکم و بەرنمەیە سپاس. من ئەمان زۆر باسی شتیان کرد بە کورتی لێ بڕمەوە چەند پرسیارێکم هەیە باسێکم پێشەکی لە بەرنمەکەی تۆ دەست پێکەم کە باسی ئەوە کردویت بەرنمەکەی من پێناسەی بڵێن لە کۆتاییە باسی هەموو خولەکانەکە زیاتر تۆ ئەوی من بینیومە باسی چەند یانەیەکەکە لە خولەکە باسی هەرموو یانەکان ناکە و لە ئاخیری ژاڕیز بند و بڵێن گۆڵکار و یاریەکانمان پیشان نەتیجەکان و پرسیارێکیشم هەیە لە دکتۆریەکەم کاک دکتۆر ئەمەوێ بزانم کەوا شیکەرەوەیەکی وەرزشی پرۆفیشنال کوێیە چۆنە بێ چۆن دروستە بێ سەرتا باسەکرد بەس من نەگەیشتمە مەفهومێکەوە شیکەرەوەکانیش چۆنە بن پرسیارێکی دیشمەوێتتر هەر کاسی جوابیاتم و سوپاسیانەکەم زیاتر ئەوەی من بینیمە لە تۆپی پێە شیکەرەوەی وەرزشی بەس یاریە بیانیەکانە ئەنی زیاتر ئەوروپیە نەبینوێت چێ باسی کوپە ئەمریکا بکە یان باسی یاریە ئەمریکەکان بکە یان یاریە ناوخۆکان خولی کوردستان بوون وە خولیمان هەیە یەک نەبینێت تۆڕە کۆمەڵاتیەکانە لایتانە لا هیچ کەسێکدانەوە و هەمووتانم لایە نەبینەوە لا هیچان باسی خولە کوردستانیەکان بکەن و زۆر سپاس دەستەکان نەخۆش. دکتۆر سەرەتا وەڵامی پرسیاری یەکەمی کە شیکەرەوەی پرۆفیشنال بە زۆر بە کورتی لەوەی کاتی بەرنامەکە لە کۆتایە ئێمە باسمان کرد شیکاری ئەو شیکاری کە بڵێن پرۆفیشناڵە ئەیکەنە دوو خاڵەوە یان دوو خاڵێکی بڵێن کەسێتیە و خاڵێکی بڵێن هوەریە هوەرێکە ئەوەیە چێ موهلاتی ئەو کەسە کێ چۆنە یان لە ڕووی زانستیەوە لە ڕووی چەندێ موهلاتیە دووەم خاڵێکیان چەندە باگراوندی وەرشی هەیە خاڵێک تریان ئەوەیە کە چەندێک ئەزمموی هەیە ئەمە لە بواری هوەرێکی لە بواری کەسایەتەکەی جۆری دەنگی چۆنە ئەمە کاریگەرە چەندێ لایەنگری ناکات یانواتە حیادیە لەگەڵ ئەوەشە چەندێ بڵێن زمانی قسەکردنی لەگەڵ ئەوەشە بزانین چەندێ ڕێز لە بینەرەکان ئەگرێت لەگەڵ ئەوەشە چەندێک توانای قەنەعەتکردنی هەیە بە بەرامبەر ئەمانە چەند هۆکارێکن بۆ سەرکەوتنی ئەو شیکارەوە پرۆفیشناڵش بێوا بێت زۆر باشە کاگارام ئەگەر زۆر بە کورتی وەڵامی و پیاوەڕێزم حەقی خۆیەتی کە دوو پرسیارکی یەکەم ئەوەی جەنابی پێشکەشکارە جەنابی کەناڵەکانە کە تهدیدەکەن کێ بانگەکەن و چه دەورێکی دیاری کردو یعنی با من تابانی بڵێم کاک محەممەد من ئەمێ قسە لەسەر کوپە ئەمریکا بکەم ئەمێ قسە لەسەر دەوری فەڕەنسی بکەم کە تۆ بەرنامە بێ لەسەر وا لە ماڵە هەر بخۆم بڵێم باسێکم وانە ئەو تهدیدی کەناڵەکەی توێ کە دیارێکەکەم بۆچێکم دووەمیش لەسەر خولی کورسان من هەردەمێکم مەشم تووە یعنی ئەو قەنەعەتی منە لەو چێ زۆر کەس ڕخنەی لەبێ یعنی زوعفی تەکتیکی دەوری کورسانەکە بە ناتوانین تحلیلی بۆ بکەین یعنی چیتە سەیری یاریەک یعنی جۆرە تەکتیکێک بەکارێنێ جۆرە خطەیەک بەکارێن جۆرە طریقەیەک بەکارێنێ یعنی ناتوانانی یعنی تەنفیزەکەی ئەوە زعیفە تەنفیزەکەی ئەوە زعیفە ئەو ئەداتانی کە لە بەردەستی مدربە ئەوە زعیف تەنفیزەکەن یعنی ناتوانین تحلیلێکی واقعی تاوتاوی بۆ بکەین ئەی لە هەر ئەبێ عن و کوڕی من ئەڵێ ئەگەر ڕێی مەبووە ئەوە بوو یان ئەوە نەبوو ئەو مۆزوعەکەی کە من ڕێی شخصی خۆم کاک محەممەد من لەسەر ئەو پرسیاری ئەو پیاوە لە مەسلەی خولەکانی ئەمریکایشێک لە گرفتە هەرە سەرێشەکانەوە ئێمە ناتوانین بە شێوەی زنجیرە و دراما هەموو پاڵەوانێتەکە ببینی لەبەری هاوکاتی خۆمان نییە خۆمان نییە خاڵی دووەمیش خولەکانی کوردستان کە شرۆڤەی لەسەر ناکەین خۆی شرۆڤەکردنێشێک لە ئەساسیاتی شرۆڤەکردنەوەی تۆ لە ناو یاریگایە بیارێکە ببینی سێری کە یاری کلاسیکۆ یاریە گەورەکان محەلیلەکان لە ناو یاریگاکان هەموو چوارچێوی یاریگاکە ببینن کە خولی کوردستانی شرۆڤەی بۆ ناکەی تۆ یەک یاریەکەکەی دوایەوە بشڕێتریانی ینی بێزارەوی لەوە دەستخۆشیم بۆ هەموو لایەکتان دکتۆر نازم پرۆفیسۆریای دەر لە زانکۆی سلێمانی کاگە ڕاستکاوەروە کاگارام شێخ محموود خۆشەویستان بەرنامەی دووەممان هەر لەسەر قسەکردن لەسەر شیکاری وەرزشی یاخود تەوەرەی تاکتیک و تەکنیک لە یاری تۆپی پێەیە درێژەی دەبێت ئەم میوانە بەڕێزانش لەگەڵمان بەردەوام دەبن پشتیوان بەخوا هەفتەی داهاتوو چاوەڕێمان بن دەگەینەوە لاتان شاد و کامەران بن خواتان.